ئەم کاتتان باش من سارا نەقشبەندیم ئەمڕۆ لەسەر ئەم ستێجە لە شاشە جوانەکەی کورساتەوە حەزەکەم چیرۆکی خۆمتان لەگەڵا باش بکەم. چیرۆکی من لێەوە دەست پێەکە ئەو کاتێک کە من مناڵ بووم لە عیلەیەک پەروەردە بووم و گەورە بووم کە دایکم مامۆستای هونەر بووە و باوکیشم لە هەمان کاتە بزنسی کردووە. بۆیە ڕنگدانەوەی عیلەکەم لەسەر من زۆر بووە. بیرما ئەو کاتێک کە دایکم پێشەنگا ئەکرایەوە لە مەکتەبەکەیان هەر شتێکە بوو خۆم زۆرم حەز لێ بوو و تەلەبەیەکی زۆر باش بووم لە دەرسەکەیە چکە مامۆستام بوو ئەو کاتە. بیرمە پێشەوەی بچمە مەکتەبیش قەڵەم وەرەقم دایمەن پێ بوو وێنەمەکێشە ئەمە وای کرد حەز و خولیایەکم بۆ دروست بێ و بە پشتگیری و پاڵپشتی دایکم زیاتر چوومە ناو بوارەکانە. هەرو کاتێک کە چوومە مەکتەب چەندین پێشەنگا ئەکرایەوانە لە پێشەنگاکانە بەشداری مەکرد بۆ وێنانی کە هەم بوو چ بە ئیشی دەست بێ ئەو کاتە سیرامیکمان بەکار ئەهێنا یان قوڕی سناعی هەبوو بەکاربانە هێنا بەشداری مەکرد دەستێکی باشم هەبوو و توانیم چەندین خەڵات بەرموانە. ئەمە وای کرد زیاتر من ڕەنگەکان بناسم و دیزاینەکان شێوازی وێنە کێشانەکان بناسمەوانە چ جۆرێک شڕەنێکی لەگەڵا بەکارێت چی لەگەڵ چیا بگونجێنم. وردە قۆناغەکانی خوێندنم لەگەڵ ئەمەیە بەسەر بر لە هاوینەکانە دایمەن دانیشتم وێنەمە کێشە ئەمە ڕۆژێکە پێشەنگایەکە کەمەوانەیە کە بەس وێنەکانی خۆمی تیادانە. وردە زیاترێک ڕۆشتین گەشتین ئەوەی لەگەڵ دایکما دەستمان کرد بە ئیشی دیزاینکردن لەسەر جلوبەرگ و لە بەرەوەی زۆرمان حەز لێ بوو. هەوڵمانە چەندین لایەنی هونەر بە چەندین شێواز تاقی بکەینەوانە. بۆ ماوەیەک ئەو کارەشمان کرد وردە تەمەنی مناڵیم بەجێهێشت بەرەو هەڵبژاردننی زانکۆ بەڕێکەوتم. پێشەوەی بچمە سەر ئەوەی چۆن زانکۆکەم هەڵبژێرم یان لەکوێ بخوێنم ماوەیەکی زۆر ئیشم کرد دەستم کرد بە ئیشکردن. ئیشکردنەکەش لە چەندین مەجای جیاوازا بوو چەندین کاری خۆبەخشیم کرد بوو کێکێک لەوانە لە تێدێکسا بوو بەشداریم کرد. ئەمانەوای کرد چەندین دەرفەت و هەلی و خەڵکی تازە بناسم لێوەی و زیاتر وای لێ کردم بزانم کە ئەگەر بچمە زانکۆ چ زانکۆیە هەڵبژێرم بۆ هەڵی ببژێرم خۆم حەز و خولیام هەیە بۆ هونەر ئەو شتێکە هەڵێ بژێرم نزیکە بێ لێوەی تا چەندێک لە مستەقبەلاتوانم ئیشی پێوە بکەم. بۆیە یەکەم ئیش کە دەستم پێکرد عینشت هەر لە بواری جلا ئیشم کرد لەگەڵ ڕەنگەکانە ئیشم کرد. دوای وردە بیرم کردوانە هەستەکەم لە مەجای بزنسە ئەگەر بخوێنم شتێکی باشە بێ لەبەرەوەی خۆم حەزم لە بەڕێوەبردننی شوێنێکە کە هەم بێ بەڵام نەمەزایم بزە بە فکرەکە چیە. بۆیە دایمەن بیرما کە مناڵ بووم دانیشتم بە دیار ئەو کاتە کەناڵ هەبوو تایبەت بوو بە خواردن دروستکردن زۆرم حەز لێ بوو بە سەعات دانیشتم سێرمە کرد ئەو خواردنە چۆن دروستەکرێ ئەو شیرینە چۆن دروستەکرێ بەرنامەی تایبەت هەبوو بە دروستکردنی کێکی زۆر گەورەیان دروستەکرد بۆ شوێنەکان بۆ نمونە شوێن هەبوو بۆ بەشی مۆسیقا بوو چەلەیەکیان بە گەورەی وەکو خۆی دروست ئەکردوانە و ئەیان نرد بۆی دایمە بیرمە کردوانە ئەم شتانە چەند جوانن بۆ تا ئێستا لێرە نەکراوە بۆ تا ئێستا کەسێک نە بۆ هەستێت بەم کارە. و بیرمە یەکەم کێکم کە لە مناڵیە دایکم بۆی کردم لە چواری سەرەتایی بووم کێکێک بوو لە شێوی خانووە بۆی دروست کردم دەروبەرەکەی مۆر بوو بە شێوازێکی زۆر جوان دروستی کرد و تامەکەشی زۆر خۆش بوو. ئەمە لە خەیاڵ مامایەوانە لەگەڵ ئیشی ڕسم و هونەریەکە هەرمایەوانە تا ئەو کاتی هەستان بە دەستشانکردنی زانکۆکەم کە بەشی بزنس بوو لێوانێ بیرم کردانە کە با من هەوڵ بەم فکرەیەک بێنم ئیشێکی خۆم دابنم بەڵام چکە خوێندکار بووم نەمەتوانی لەو کاتە ئیشێکی خۆم دابنم. بۆیە ئەو کاتانی کە ئەم خوێن لەگەڵ یا ئیشمەکە لەگەڵ ڕەفیقێکما لەسەر دیزاینکردنی جلوبەرگ هەموو ڕۆژێک کە ئەچووم بۆ دەهام لە سعات 8 تا سعات 3 داوام ئەکرد لە دوای سێوانە ئەڕۆشتمانێ بۆ ئیشەکەم تا سعات 10 شەو کە بیرم کردوانێ من ئەم ئیشە ئەەکەم و دوو ڕۆژی کە تەخەڕوجەکەم چۆن لەسەر ئەمە بەردەوام بم یان بچم لە شوێنێک ئیشکەم باشترێکە و بێجگە لەوەی ئیشیشم ئەکرد بە بەردەوامی سعات هاتمانە ئیسراحەتێک مەکرد ڕاستێکی کورتم وەرەگرت و تا سعات 5 بیان خەریکی سعیکردن و راپۆرت نووسینی پرەزنتێشن بووم و ئەو کاتەش زۆر جەختن لەسەرەوە کردوانە بجوانترین شێوە پرەزنتێشنەکە باسکمانەوە ئیشم سەر دیزاینەکردەوەیەک نووسینەکان شتم لەسەر ناکرد. بۆیە ئەمە وای کرد وردە لەگەڵ یا بەردەوام بووم و کە هاوینەکانی لێ هاو بەشداریکاری خۆبەخشی مەکرێک لەوانە کۆنفرانسەکان بوو کە بەردەوام لە سلێمانی و لە هەولێری ژەکرا ئەمە وای کرد علاقاتێکی باش بەکەم زیاترێک چاوکراوە بووم بۆ ئەوەی بزانم چۆن کۆنفرانسێک بەڕێوە ئەبرێ یاخود چۆن ئەگەر بزنسێک هەبێ بەڕێوی بەری علاقاتەکان بەکاربێنم بۆ ئەوەی ئەگەر دوو ڕۆژکە من کارێکی خۆم دابنم چۆن بتوانم ئیسفادەی لێ بکەم.
دو صالي خوێنم تاوا کرد بە سەرکەوتووی لە معهد خوێنم من بەشی بزنسم خوێن توانیم یەکەمی هەموو بەشەکانی معهدەکەم بم لە دوای ئەوانێ دانیشتم بیرم کردوانێ چاوەڕ بکەم داب بمەزرێم چاوەڕ بکەم لە یەکێک ئیشکەم من خۆم پێشتر ئیشم کردبوو یعنی نەمەوێت دیسانەوانێ ئەو تەجروبەیە تاقیکەمەوانێ کە ئیش بکەمەوانێ وتم بە ئەم ماوەیەم وانەڕوا دەستم کرد بە دانانی پیجێک بۆ خۆم کار سەر دیزاینە کرد و ڕێخستنی ڕەنگەکان و جلوبەرگ ئەو بوو ماوەیەک لەگەڵ کچێکی خاڵما بەرداوام بوو لەسەرەوە زۆر خۆم تیان نادۆزیەوانێ وازم لە کارەکە هێنا مدەیەکی تر دانیشتم دیسانەوانێ ڕۆژێکیان دایکم بانی کردم وتی سارا حەزەکەم ئیشی کێک بکەم چکە ئەو خۆی زۆر ئیشی لەسەرەکەین بە بەردەوامی کێکی دروستە کرد و دیزاینێ کرد بەس پێرەکەی بۆ هاوتی تۆش تەخەڕوجە کردووە بەشی بزنس تاوا کردووە و چکە زیاترێک شارەزا بووم لێی چۆن بزنسێک بەڕێوە ئەبرێ منیش زۆر بەلامەوە باش بوو تم زۆر باشە پیجەکە داانێن ئەو کاتێک کە فکرێ ئەوماندانا 2020 بوو ڕێک ناوەڕاستی کۆرۆنا بوو کە کەس بۆی نەبوو بچێتە دەرانێ لەو ماوەیە ئەم پیجەکەم دانا و ئەو شەوە تا بەیانی تقریبان تا 6 بیانی بیرمە کردەوە ناوی بنێم چی لۆگۆکەی چی بێ چۆن جیاواز بین بۆچی پیجەکە دابنین یعنی ئەگەر من ئیشێک دەست پێ بکەم هەیە ئەتیادی شوێن زۆرە کێک دروستکە جیاوازێکی ئێمە چییە ئەگەر بچینە ئەو مەجاالەوانێ بە پێی جیاوازەکە قەراری ئەوم لایکە من ئەم پیجە دروستکەم دانیشتم زۆرم بیر کردەوەتم یەکەم شت من دایکم فکرەکەی یاوە و یەکەم شت ئەو دەستی پێکرد کەوتی بە ئامە دەست پێ بکەین دوودڵ نەبووم لێ ڕێک ناوم ناسۆز ئەویان دوودڵ نەبوو بەجیتم جیاوازێکی تیا بکەم بۆچی ناوە دووبارەکان دابنێمەوانێ بۆیە بیرم کردوانە بە شوێن ناوە زۆر گەڕام کێکم دۆزیانتم ئۆکەی سۆس کەیکەری زۆر گونجاوە نییە زۆر کەمە ئەم ناوە و وا ئەکا سەرنجی خەڵک ڕابکێشێکە ئایامە بۆ ئەم ناوەی هەیە و تایبەت بین بە دروستکردنی کێک ناوەکەم دانا ناوم ناسۆس کەیکەری بە بەرنمەیەکی زۆر سەرەتایی خۆم لۆگۆم بۆ دروست کرد ڕەنەکانم بۆ دانا و هەموو شتێکی مەزبوطی پیجەکەم دروست کرد بۆ بەیانی دایکم کێکی دروست کرد و دەستمان کرد بە دیزاینکردن چوم یەکەم دیزاین کێکم کرد کێکێکی زۆر جوان دەرچوو ڕستمان کرد و لە پیجەکە پۆستمان کرد هەر لەگەڵی پۆستمان کرد طبعا لە ئەوڵا پێویستێ کرد خەڵک بمان ناسێ چۆن بمان ناسێ بچیا بمان ناسێتەوە سۆسکەی کەری جیاوازەکەی چییە دەستم کرد بە دروستکردنی جەماعەتێک کێکی تر و دیزاینی تر ڕسمەکانیم دانا ئەگرت و هەر لە پیجەکەیە دامەنا ئەمە وای کرد خەڵک سەرنجی خەڵکی ڕاکێشا لە بەرەوەی جیاواز بوو شکڵەکانیان جیاواز بوو و ڤیدیۆمە کرد هەمووی بە ڤیدیۆی جوانەوانێ دامەنا و بیرمە یەکەم سپۆنسەرکە لەمە $100ێکمان هێنا وەکو سپۆنسەر بەکارمان هێنا بۆی خەڵک زیاتر ئیشەکەمان بناسێت ماوەیە کە وردە بەرەو پێشەوە چوین خەڵکی زیاترێک ناسینی و لەو کاتەیە کە خەڵک هەستەکەم بەلایەوانەی زۆر قورس بوو بزنسێ دابنەی چکە ئەو کەسانی کە دوکانیان هەبوو بە تەکید لە زەرەرا بوون لە بەرەوەی بازار وەستا بوو هەمووی لە ماڵەوە بوو بۆیە بۆ من شخصی بە کاتێکی زۆر باشم زانی کە دەست بکەین بۆیە کە بزنس بە شێوازێکی دیجیتاڵی بڕوە بۆیە بۆ من هەلێکی زۆر باش بوو هیچ ئەوە نەبوو قورساییەک بێ و ئەو هەلم بۆ شێوازە قۆستانێ کە لە ڕێگەی ئۆنلاینانە فرۆشەکانمە کرد و سەرەتایەکی زۆر باش بوو بە پێچوانی ئەوەی کە زۆر خەڵک ئەڵێ بزنسەکەم لە ئەوڵا سەختێکی زۆری بیستا بە خەڵک گەیشت تا فرۆشم زیاد بوو بۆ من زۆر باشتر بوو زۆر زوو چۆن ناو خەڵکەوانە لە بەرەوەی شێوازێکی تازم بەکارەهێنا هەر لە ڤیدیۆکانمانە هەر لەو ڕێڵانێکی ئێستا زۆر باوە لە ئینستاگرام دایانێ سەرنجی ڕاکێشە. بیرمان لە دانانی دوکانێکی تایبەت بە خۆمان کردوان لە دوای 3 ساڵ کارکردن لە ماڵەوانێ بە ئۆنلاین پێش هەموو شتێک بیرمان لەوە کردوانێ چ شوێنێک هەڵبژێرین لۆکیشنەکەمان لەکوێ بێ
کڕارەکانمان چۆن بتوانن ئەو شوێنی کە دایانین بتوان سەردانکەن بۆ ئەوان بەردەست بێ شتەکان بۆ ئەوی باشترێک بەرێککەوتنمان هەبێ لە نزیکەوانێت تامی کێک و شیرینەکانمان بکەن بۆ توانم بڵێم ئەو ئاستەنگیانێک ئاهاتە بەردەممان ماوەیەکی زۆرمان پێچوو لە دوای سێ ساڵەکە کە بتوانین شوێنێکی باش بدۆزینەوانێ بۆ ئەوەی کڕارەکانمان بتوان بە بەرداوامی سەردانمان بکەن و شتەکانمان لە نزیکەوە ببینن بۆیە بە خۆشحاڵی لە دوای بیرکردنەوەیەکی زۆر توانیمان لە سلێمانیا شوێنێک دەزینانە لە عقاری نزیک بانقی هەرێم کە لێرە بتوان کڕارەکانمان بێن لێرە شیرینەکانمان تاقیب بکەنەوانێ و هەر دیزاینەکان ئەیانەوێ ببورتر کاری لەسەر بکەین لێرە بتوانین گفتوگۆی لەسەر بکەین. وهروها گرنگترین بەشی کارەکەمان دیزاینکردنی هەم شێوازی پێشکەشکردنی شیرینیەکانمان هەم شێوازی پێشکەشکردنی کێکەکانمان زۆر بەلامانەوانێ مهمە ئەو کڕیارێکێ بۆ لە ئێمە هەر بۆنەیەکی هەیە هەر لە گواستنەوانەیە هەر لە یادی لەدایک بوونەکان یاخود هەر کێکێک حەزەکەن تاقیبکەنەوانێ بیخۆن بەلامانەوە گرنگە ئەو فکرەیەکە لە مێشکایەتی ئێمە بووی دروستکەین لەسەر کێکەکان هەر بۆیە بە هەموو جۆرەکان پیشانیەیە کە بەم شێوازانە دروستەکرێت بەم نرخانە و هەڵمان ناوە نرخێک دابرین بە هەموو کێکەکان کە گونجاو بێت لە چاو ئەو چاوەڕوانەیە کە کڕیارەکە چاوەڕێیە کێکێکی جوانی بۆ بێتە بەردەم. لە دوای ئەوەی تقریبان ساڵێک کوونی و بەسەر بزنسەکە ڕۆی دیسانەوانە بیرم کردوانە کە پێویست دەکات من چەند دەورەیەکی تر وەرگڕوانێ بۆ ئەوەی بزنسەکەم سەرکەوتوو بێ هەموو ئەو دەورانی کە وەرم گرتوم بەلامەوە زۆر مهمە هەر کەسێک دەسەکا بەکاری خۆی کارکردنی خۆت تەنها ئەوە نییە بڵێ من لە شوێنێک ئیش ناکەم و دەسەکەم بە بزنسی خۆم بۆ ئەوەی خۆم بەڕێوی بەرم ئاەتە چون خۆت بەڕێوێ بێ ئەو کەسانی کێنە لە لات ئیشەکەن تۆ ئەبی بە بەڕێوبەری ئەوان تعاملت چۆن لەبەری سەرکەوتنی هەموو بزنسێک پێویستی بە تیمێکی باشە لەگەڵ یا ئیشکا وەروە ئەو توانانی کە خۆت هەتە لە بزنسەکە تا بەکاری بێنی لەبەرەوەی ناکرێت تۆ دەست بکەی بە بزنسێک بەس پشت بەوە بەستی کە توانایەکە هەیە لە شتێکە توانە بەس نییە ڕاستە توانێت ئیشێکی جوانت بۆ بکە بەڵام لە هەمان کاتا بەڕێوەبردن و بەڕێوەبردننی تیمێک لەگەڵیا زۆر مهمە بۆیە ئەو کاتە لە ساڵ و نیوی یەکەم بۆ 2 ساڵە لەگەڵ ڕێکخراوێکی هۆڵندیا ئیشم کرد بۆ مای 6 مان ئیشم لەگەڵاکردن ئەو ڕێکخراوەش بە هەمان شێوە زۆر توانی هاوکاریم کا لەسەرەوەی کە چۆن تعامل بکەم لەگەڵ ئەو تیمی کە لەگەڵ ئیشەکەم هەرچەنە تیمەکەی من پێکاتەوە لە دایک و خوشکەکەم کە ئیشەکەین لە ناویە و تا ئێستش بە بەردەوامی و بەڵام بە خۆشحاڵیوانە ڕامانگەیان دووە کە کەسی ترمانەوێت لەگەڵمانە ئیشکا بۆی تیمەکەمان بتوانین گەورەکەین ئەم ڕێکخراوە دەوراتەکانی ئەم ڕێکخراوە وای کرد زیاترێک تێبگەم لەوەی تیمەکە هەر کەسە و ئیشی خۆی چۆنەکە لەکوێ ئەیکا ئەو بزنسەکە پێویستی بە چ گەشەکردنێکە بۆیە لە ساڵ و نیوی دومە دەستم کرد بە دروستکردنی هەنێک ڤیدیۆ ڕێڵی سەرنجڕاکێش کە ئەمە وا بکە بزنسەکەم بەرەو پێشەوە بەرێ و زۆر تاک بوو ئەوە تایە لە ڕێڵەکانما هەمووی شێوازی دروستکردنی چۆنێتی ئەم کێکانە پیشان ئەم کە چۆن دروستیەکەین و چی بەکارەهێنم تایە بۆی لە بەرچاوی خەڵک ڕوون بێت و خەڵکەکە زیاترێک بەرەو پیری شتەکانەوە بێکە حەسکات تاقیکاتەوانێ یان شتێکە بە پرسیارێکێ بێ لە شوێنەکە لێمانی بکە بۆیە
بۆی ئەمەم بەکار هێنا ئەمە وای کرد زیاترێک بزنسەکەم چۆ ناو خەڵکەوانێ بە خۆشحاڵیەوانێ و ڕەتفعلێکی زۆر باشیان هەبوو بۆ بزنسەکە. ساڵەکانمان بەم شێوازە بەڕێ کرد و زۆر جەخت لەسەر ئەمە ئەەکەمەوانێ هەر گەنجێک لە دوای ئەوەی کە تەخەڕوجەکە و تەنانەت لەگەڵ خوێندنەکەیە با یعنی تاوانێت لە دوای داوامەکە ساعسی تاوانێ ئیشێکی تر بکەیت لەبەرەوەی هەر ئەم ئیشەی ترە یان ئەم خۆبەخشی ترەوە ئەکات دوڕێژکە ڕوونترە لە بەرچاودا زۆر بە ئاسانی هەڵێ بژێری چی بکەی یعنی لەبەرەوەی من ئیشم کردبوو لەگەڵ خوێندنەکەمە و پێشتریش کاری خۆبەخشیم کردبوو ئەمزانی ئەمە کار بکەم دیسان وەکو ئەو کاتێک کە لەگەڵ خوێندنەکە مام کرد یان ئەمە کاری خۆبەخشی بەردەوام بم یا لە ڕێکخراوەکە ئیشکەم ئەمانە هەمووی بەرچاو ڕوونترێکەکە و دوایەوەی تەخەڕوجیشەکەی چاوەڕێیەکی بۆ نمونە دابمەزرەی لەو مەجاالی کە ئەتوێت دابمەزرەی کارێکی خۆ دابنێ ینی ئەمە وا ئاگا سەرکەوتوترێک بی و لە هەمان کاتیشە هەموو خەڵک فکرەیەکی لەلا هەیە کە دەستپێکردنی کاری خۆت لەوانەیە زۆر سەرکەوتوو بێ هەمووی ئێوێ کارێکی خۆی هەبێ وگوێ لە شوێنێکی شکا بەڵام بەڕای من ئەوە فکرەیەکە کە هەڵەیە ئەگەر دابنین کارمەندێک کە لە کۆمپانیایەکی شایە کەسێک کە کارسازە خاوەنی کاری خۆی هەردووکیان یەکسانن لەبەرەوەی کارمەندێکی سەرکەوتوو لە مەجالەکەی خۆیە زۆر باشتری کە وەگلەوەی کەسێکە بزنسێک دابنەی کە نوێگەریەکت پێنە بێ بۆیە دای من کە بزنسی خۆت داانی بیر لە نوێگەری بکەیتەوە تۆ بەچی ئاناسریتەوە و بۆ جیاوازی ئێمە کە سۆسکەی کەریماندانا یەکەم خاڵ بیرمان لەوە کردەوە بۆچی ئێمە جیاواز بین جیاوازی ئێمە چیە لەگەڵ ئەو هەموو شوێنی تراکە هەیە چەند ساڵە ئیشەکەن لە مەجالەکەیە هەمویان نەتوان زۆر شت هەیە دروستی بکەن بەڵام جیاوازی سۆسکەیکەری لە کوالیتەکەیە بوو کە هەموو ئۆشتاین بەکارهێنین کوالیتیان زۆر بەزە و تامەکانیان زۆر خۆشە و هەر دیزاینێکت بووێ ئێستا هەر لە دیزاینی 2دیوانێ 3دیوانێ بیگرە خەڵک زۆر فۆکسی تەرکیزی خستۆتە سەر ئەوە حەزەکە بۆ بۆنەکانی دیزاینێک بکە کە 3D بێعین ئەو بۆنێ بێ کە ئێوێت یان کێکێکی زۆر جوان و شاهانەیە بۆ ڕۆژی گواستنەوەکەی بۆ ڕۆژی ئەڵقاکەی ئەم شتانە هەمووی زۆر گرنگێکی تایبەتیە وەروە کاتمان زۆر لەلا گرنگە کە کەسێک کێکێک داواکە بزووترین کات بۆی تاواکەین و لە کاتی خۆشیە بگاپەی ئەمە هەموو ئەمانەوەی کردە سۆسکەیکەری جیاواز بێ بۆیە لە دوای 3 ساڵی کارکردنمان بە ئۆنلاین و لە ماڵانێ بە هاوکاری دایکم و خوشکەکەم کە بەبەردەوامی کارمان لەسەرە کرد ینی هەموو ڕۆژێک ئۆردەرمان وەرەگرت تەنانەت جمعانیش هەبوو هەر ئۆردەرمان وەرەگرت ئۆفمان نەبووە ئەمە وای کرد کە بتوانین بە خۆشحاڵی و لە دوای 3 ساڵ بزنسەکە لە قاڵبیەوەی کە لە ماڵەوە بۆ هەڵی بگرین شۆپێکی دوکانێکی خنجیلانی بۆ بکەینەوانێ هەموو ئەو کارانی هەمانە لێوانە نزیکتر بەبەر چاوی خەڵکەوانە خەڵک بتوانێت بێ سەردانی ئێوە بکە زیاترێک ئاشنا بێ بە کوالتی ئیشەکەت وەگلەوەی کە پێشتر بە ئۆنلاین بووین سیقەیەکی زیاترمان بەدەست هێنا و لە هەمان کاتا پێشتر کە ئێمە زیاتر تەرکیزمان بەس لەسەر کێک بوو ئێستا لە دوکانەکەمان چەندین جۆری شیرینی و کێک و قاشەکێک بەردەستەکە خەڵک ئەتوانێت بێت و تاقیب بکاتەوانە ئەمە هەموو ئەمانە سیقەی لە لای خەڵک پیا کرد بە خۆشحاڵییان ئەتوانین بڵێن ئێستا تیمێکی باشمان هەیە لە سۆسکەیکەری کە بە کوالیتیوانێ و زۆر بەوردیوانە ئیش لەسەر هەر پارچەیەک ئەکەین کە هەمانە پێشەکی دەستخۆشی لە یەکەم هیوای سەرکەوتنی زیاترت بۆ خوازم ئینشاڵڵا کە هەر سەرکەوتوترابیگیان پرسیارێکی لای من دروست بوو ئەوەیە کە تۆ ئەم هونەرەت هەیە بە هیوای ئەوە هەی کە ئەم هونەرەت نەقلی کەی بە گەنجانی ئێستەوە ئەوانەیە کە خولیای ئەو ئیشەیان هەیە و حەزیان لێیە گیانەکەم زۆر سپاس دەکەم مەمنون ئینشاڵڵا لەگەڵ تۆیە بەڵێ بۆ وەڵامی ئەو پرسیارە بە تەئەکید لەبەرەوەی هەر گەنجێکێک بیەوێ کارێک بکە وەکو منە ئەو مەجالە هەڵبژێرێ پێویستەکە کەسێکی پێشخۆی کە بە تەجروبەکان ڕۆشت بێ ڕێنمایی بکە لەکیەوە فێر بێت ئەگەر ئێمە ڕێنمایەکی پێنین کە فێری بکە بۆیە بە تەئەکید ینی من زۆر بە خۆشحاڵیانە حەزەکەم دەورەیەکم هەبێ لە داهاتوە بۆ ئەوەی ئەو گەنجانی کە حەزەکەن فێری ئەو مەجالە بن بتوان بەشداری تیا بکەن و ئیسفادە بکەن بە تەئەکید زۆر سپاس دەکەم دەستخۆشت لە یەکەم خات و سۆز سەرکەوتوو بیت دەستی کەناڵی کورساتیش خۆش بێ کە کەسانی وەکو ئێوە بەرەمەند پیشان ئاات یەک پرسیارم لەلا هەیە ئەگەر خانمێک پرسیارت لێ بکات لە پەیجەکەیە چۆنێتی ئەو هەویرە یان ئەو کێکە ئامادەی جوابی بیتەوە بەرچاوڕوونیەکی بیتێ هەر ئەوەنەیە بزێگیانەکەم زۆر سپاس دەکەم لەگەڵ سەرکەوتنی تۆیە بەڵێ بە تەئەکید
زۆر خانم هەبووە مەسی نردووە لە ئینستاگراموانیان فەیسبوکوانێ و تێتی چۆنێتی دروستکردنی ئەو کێکەم پێ بڵێ یان ئەم شتیان بۆشم نردووە و ئەو پلتفۆرمانی بەکاری هێنم من ئێستا پلتفۆرمێکیان بەس وەکو ڤۆیس ئۆڤەر لەسەر ڤیدیۆکانم دانم هەلویاش بڵاوم کردتوانێت چۆنێتی دروستکردنی ئەم جۆرەکەیەکیان چۆنێتی گرتنەوەی کرێم ئەگەر سێر بکەن لەناو ئەوانە تایەتی بەڵام هەنێک شت هەیە ئەو کەسانی کە ئیشی کێکەکەن کە دوکانیان هەیە و ئەو کەسانی کە لە ماڵەوانە کێکی بۆ خۆیان دروستەکەن زۆری فەرقە ئەو دوو پێکهاتانی کە بەکاریە من کە شتێک بە خانمێک بڵم ئەم بەکارێنم لەوانەیە پارەیەک و مەسرفێکی زۆر بکەوێ بۆ ئەوەی ئەو یەک جار کێکێک دروست بکە بۆیە من زۆر شتێ ناتوانی بە خانمانی بڵێ لەبەر ئەوەی پارەی ئەو دروستکردنی ئەو کێکە زیاترێکی تێچێ لەوانەیە ئەو خانمە نەیەوێت شتێکی وا بکە بەڵام بە تەکیت سەرەتا دەستخۆشیەکەم لە کەناڵجوانەکەی کورسات کە ئەم بەرنامەی داناوە بۆ ئێمەی خانمان کە دەماڵەوە کاری هۆنەری ئەەکەین یا خودت خواردن و ئەو شتانە دروستەکەین ئەو بەرنامەیە بۆ ئێمە زۆر باشە و پرسیاری زۆریش لامان دروستە بێ و دوم دەستخۆشی لە خۆتەکەم خاتون بەڕێز تۆز کە لە ئەو ئیشت زۆر سەرکەوتوو بووی و توانیتە پیجێک بۆ خۆت دانەی و ئیشێکی جوان بەڕێبەری پرسیارێک لای من دروست بوو بخۆم لە دەرەوەی وڵات بووم ساڵێک و 3 مانگە گەڕامەتەوە بەس لەوێ وەکو هەمان چیرروکی خۆت کە باس کرد لە ناوەڕاستی کۆرۆنا بوو کە من خەریکی ئیشی کەیک و شیرینی و ئەو شتانە خۆم فێر کرد کە گەڕامەتەوە بەشداریەکەم لە پێشانگاکانەوە لە ماڵەوە بۆ ئەگەر هین بێت لە دایک بوونی منداڵم بێت خوشک بێت خێزان بێ گەنی کەس و کاری دەوروبەری خۆمان بێ کێک و شیرینی و دروستەکەم زۆریش حەزیان لێیە و زۆریش هان مەدەن کە پەرە بم بە ئیشەکەم و گەورەیکەم و یا خود دوکانێکدانم بەس من ترسم هەیە ئەلم چی بکەم بۆ ئەو ترسە کە بتوانم خۆم لە دەرەوە پیشان بم بەڵێ هەرەوە پرسیارەکەم بوو دەست خۆش بگیان بزیگانەکەم سپاس بۆ پرسیارەکە و بە خێریش بێتان هەیە بە کوردستان وەکو ئەو ترسا بە تەکیید هەمومان ئێمە کە یەکەم جار دامانە چکە ئۆنلاین بوو کاتی کۆرۆنا بوو شخصی خۆم و دایکیشم و خوشکەکەشم ترسمان نەبوو لەبەرەوەی پارەیەک دانانەی تۆ لە کاتیکە بە ئۆنلاین دەستپێکی بە شتێک هەر ئەمە شەوای کردووە ئۆنلاین دایمەن لە پێشترێکەوە گلەوەی تۆ بچی دوکانێک بگری لەبەرەوەی مەسرفێکی زیاترێکی تێچێ وەکو ئەو ترسێکی وای ناوێت چکە تۆ بڕپارێکی وا سرف ناکەیت کە دەستەکەی بەکارێک لە ئۆنلاین ئەمە قازانجێکی زۆر باشەکە ئێستا بەڕاستی ینی دنیای ئینتەرنێت دوای لێ هاتۆ کە ئەتوانی بەبێەوەی بڕپارەیە دابنیت تۆ بفرۆشیت ئەوەی کە پێویستە بێت تۆ دەست پێ بکەی بڕپارێکی زۆر کەمە لەوانێ بڕپارەیەکی شتنەوێ دووسێ کەس هەبێ هەر لە خزمی خۆتانێ ئەم بەویڵە کێکێکی خۆش بۆ وڵێ دیزاینەکەی جوان بۆ ئەمە واکە کڕیارێ بۆ زیابێ بۆیە بەڕامونی پێویست بە هیچ ترسێک ناکات دەست پێ بکەی لەبەرەوەی قازانجەکەی لە دەست پێکردنەکە زەرر ناکەیت بەڵام ئەگەر بتەوێ بەرەو پێشی بەری بە دڵنیاییەوانێ ئەمە جالی کە من ئیشی تیاکەم پارەیەکی باشی ئەوێت بۆی بتوانی ئەو مەوادانە بکڕێ گەر بتەوێ شتێکی کوالیتی بکەی مەوادەکان پارەیەکی باشێوێ هەموو شتەکان بڕپارەیەکی پێویستیە بەڵام بۆ دەست پێکردنەکە هیچ پێویست بە ترسناکە بەس دەست پێ بکە وانێت ترخی بەدوایەن بزیگانەکەم سەرەتا دەستخۆشت لێکم هیوای سەرکەوتنە بۆ ئەخوازم پرسیارێکی بچکۆلم هەیە ئایا لە جاهاتووە ئەتەوێ بزنسەکە و گەورەترکەی هیچی ترنێکە زۆر سپاس دەکەم گیانەکەم خۆشحاڵ بووم بەتەکیت هەنگاوی یەکەمی من کە 3 ساڵمەوە پێش لە کاتی کۆرۆنایە دەستی پێکرد خۆی ئەوە ڕستێکی گەورە بوو کە لە تۆ لەو کاتەیە دەست پێ بکەیت و تازە من دوکانێکی خنجیلانە بۆ خۆم کردوتوانە بۆیە بەتەکیت هەر گەشە پێدانێک یاخود هەر دەوراتێک کە من وەریەگرم لە خزمەتی بزنسەکەما بەکاری هێنم بەڕاستی لەبەر ئەوەی ئەوە شتێکە کە من خۆم بڕیاریم لەسەرراوە کە بزنسەکەی خۆم گەورەتر بکەم و هەموو شتێک لە خزمەتی ئەوەیە دابنێ تا دەستخۆشی لەکەم هیوای سەرکەوتنی زیاتر بۆ ئەخوازم پرسیارەکەی من ئەوە بوو کە شیرینەکان دروستەکەی ترسی ئەوەت نییە بۆ تام و چێژەکەی کە بە دڵیان بێ یاخود بە دڵیان نەبێت زۆر سپاس گیانەکەم مەمنون بەتەکیید دایمەن بیرەکەی تاوانێکە مشتری حەزی لە چییە بۆیە باشترین شت بۆ ئەوەی بیکێ هەم ترسەکەت نەمێنێت ئەتوانی لەو کاتەی کە کێک داواکەم لێی پرسی ئەم تامانم هەیە حەزەکەی کام و بۆ بەکاربێنم یان ئەگەر تەمان لە هەموو ئیشەکە شتی وا ڕوئەیە مشتریە بێ ئیشەکەی بە دڵ نابێ لەوانەیە ئەو پێشتر شتێکی وی تاقی نەکرد بێتوانێ تازە بێ بۆی یان هەر تامەکەی بە دڵ نەبێت تۆ توانی تعویزی بۆ بکەیتانە بەتەکی دەشتانە لە هەموو کەسێک ڕۆیە بەڵام باشترین شت بۆ ئەوەی تووشی نەبیەوە پرس بە کەسەکە بکەی حەزی لە شتامێکە تۆ تامی بۆ بەکاربێنی و ئەگەر غەڵەتێکیش بوو تعویزکردنەوە باشترین شتە زۆر سپاس دەکەم هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خواست بزیگیانەکەم سپاس بۆ تۆش
بۆیە ئێمە وەکو سۆسکەی کەری لێرەوانە زیاتر خزمەتتانەکەین لەگەڵتانە بین و هەر پێشەنگێک هەبێ ئێمە هەوڵڵێین یەکەم کەس بین کە دروستی بکەین لەبەر ئەوەی سەرکەوتنی کار هەر ئەوە نییە من کارەکەم دانا سەرکەوتوو بووم لە دوای ئەوە سەرکەوتنێکی ترم بەدەست هێناوە کە توانیمە دوکانێکی خنجیلانە بکەمەوانە فێربوون لەگەڵ کارە زۆر گرنگە ئەگەر تو ئەتەوێت کار ساز بیت و کاری خۆت دابنێ ئەبێ بەردەوام لە فێربوون نابی لەبەرەوەی وەستانت لە فێربوون و گەشەکردنی خۆت فەشە لە بۆ ئەو کارێکی ئەیکەی بەڕاستی بۆیە ئەبێت تۆ یەکەم گرنگی پێتان گرنگی بە خۆت بێ تا چەندێک خۆت بەرەو پێشەوە بێ بۆی خۆت بتوانانی خزمەتی کارەکەت بکەیت و وەکو سۆسکەی کەری بەردەوام توانیمانە لە پێشکەوتنا بین و هەر شتێک تازە بێت دروستی بکەین و کوالەتیمان هەر بۆ شێوازە بەرزە بمێنێتوانێت کە کاری تیاکەین و بۆیە پامی من بۆ گەنجان ئەوەیە تکایە ئەگەر توانایەکت هەیە هەوڵ بە لەگەڵ تواناکەتا پەرەبەی بە هەموو ئەو توانە سەرەکیانەی کە وەکو کەسێکی سەرکەوتو پێویستەکاتیا بێ چکە کارسازی پێویستی بە بەڕێوەبردنێکی باشە پێویستی بە کاتێکی باشە و پێویستی بە تیمێکی دڵسۆزە کە هەت بێ هەبوونی تیمێکی دڵسۆز وە ئەکات کارەکەت بەردەوام بێ من ئەگەر دایکم و خوشکەکەم نەبووە کە بە بەردەوامی لەگەڵ مابوون بە تەنیا لەوانە نییە بمتوانایە ماوەی 3 ساڵ لە ماڵەوە کار بکەم لەوانەیە زۆر کاتیش نەک لەوانەیە زۆر کات بێ ئەمەل بوو متومە تا نایکەم ئیشەکە بەڵام چکە ئەوان بەردەوام بوون و حەزیان لە ئیشەکە بۆ زۆر سویانە بەرەو پێشەوە بچێ بە تایبەتی دایکم چکە خۆی هونەرمەندە هەر بەردەوام بووین هەر دایمە پۆستمان کردو یانێکە بەڕیڵێکیش بوو بێ یەک لایکە بۆ هات بێ حەزی کردو بەردەوام بیت و نەیوەستێنین بۆیە تیمێکی پشتگیر لەگەڵ تا کارەکەت بەرەو سەرکەوتن ئەبات و هیوادارم ئەو کەسانی کە کارمەندن لە شوێنێک و شوێنێکی خۆتان باشە لە شوێنی خۆتانە بەردەوام بن لەبەر ئەوەی کارمەندێکی سەرکەوتو زۆر باشترە وەک لەوەی بزنسێک دروست بکەی کە جیاوازیەکرد نەبێت لە ناو کۆمەلگایە دروستکردنی بزنسێکی سەرکەوتو پێویستی بە فکرە و داهێنانە هەمیشە لەگەڵیا بۆیە چیرۆکی سەرکەوتنی من چیرۆکی ئێوەیە.